ئەوەی بەسەر پێغەمبەران هاتووە بەسەر ئێمە دێت. ئەگەر تۆ نەخۆش کەوتووی، پێغەمبەر ئەیوب سەلامی خوای لێبێت بیکە قودوەی خۆت، 18 ساڵ لە ناو جێکەوت سەبری گرت، دەرەنجام خوای گەورە شیفای دا. ئەگەر تۆ لە بەندینخانە و لە سژنایی زوڵمت لێکراوە، یوسف پێغەمبەر سەلامی خوای لێبێت سجن کرا، بە مەزلومی 9 ساڵ لە ناو سژنا مایەوە، دەی چاو لە پێغەمبەر یوسف کە سەلامی خوای لێبێت. ئەگەر تۆ ئەناڵێنی بەدەست باوکێکی مولحیدی بێباوەڕی خراپ، چاوکە لە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت کە باوشی ئازەر کەسێکی مشریک بوو، چۆن عەزیەتی پێغەمبەر ئیبراهیمێدا دەرەنجام سەبری گرت، خوای گەورە ئەوشی ڕزگار کرد. ئەگەر تۆ مناڵێکت هەیە ئەناڵێنی بەدەست مناڵەکەت کەوا بە قسەت ناکات، بێ ئیمانە، لاسارە، دەی تەماشای پێغەمبەر نوح کە عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک مناڵەکەی لاسار بوو لە دین لایدا بە قسەی پێغەمبەر نوحی نەکرد، دەرەنجام ئەوش چۆن لە ناوچوو. ئەگەر تۆ دەناڵێنی بەدەستی خێزانێکی خراپی دەمشەڕ، دەیوەرە چاوکە لە پێغەمبەر لوط عەلەیهی السەڵات وەسەلام وئیمرأته كانت من الغابرین. لە هەموو ڕوانگەکانەوە براکانم، ئەگەر تۆ مناڵ تەمرێ، محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام 6 کەسی یاخود 6 مناڵی مەرجی مناڵەکانی خۆی بینی، 3 لە کوڕەکانی و 3 لە کچەکانی لە ژیانی خۆیدا بینی چۆن ئەمانە هەمویان وەفاتی کرد. تۆ مناڵێکت مردووە بۆ تەحمل ناکەی. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو مناڵەکانی مەرجیانی بینی لە ژیانی خۆیان ئللا فاتیمەی کچی نەبێ سەلامی خوای لێبێت و ڕەزای خوای گەورەی لێبێت، لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە 6 مانگ وەفاتی کرد. ئەگەر تۆ فەقیری نان نییە بیخۆی، وەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە برسا بەردی ئەبەستە زیگێەوە بەس بۆ ئەوەی برسی نەبێت و هەستی پێ نەکات. کەواتە ئەشەد الناس بەلاء الأنبیاء ثم الأمثل فالأمثل. ئەوەی کەوا زیاتر تونترین عەزێتە خۆن و ناڕەحەت ئەبن لە کۆمەڵگا چینی پێغەمبەرانن. ئەشەد الناس بەلاء، تووشی بەڵا و موسیبەت و ناڕەحەتی ئەبن لە هەموو ڕوویەکەوە خوای گەورە تاقییانی کردەوە. بەڵام ثم الأمثل فالأمثل، ئەوەشی لەوان بچێ و لەسەر ڕێبازی ئەوان بەردەوام بێت، ئەوانش تووشی ئیبتیلا و تاقیکردنەوە بن.